کاکازم من بیستمە لەسەری کە ئەڵێن کاتێک کە هێلکەکانیان تەواو پێگات و تەواو ئەبێ بە بەچکە یعنی ئەڵێن نابێت لەگەڵ گەورەکانە دابنرێت چکە ئەیکوژن ئەو شتە ڕاستە؟ بێگومان جوچکەکان بەخۆی وەختێک کە بڵێن مێیەکان لەسەر هێلکەکەی ئەکەون بەچکەکانیان نابی لەگەڵی گەورە تێکەڵ بن. بۆچی لەبەر ئەوەی عزیزیان نا ماشەڵڵای لێبی ئەوە گەورەیە هەر یەک لاقی لێبدا قووەتی لاقیوەی بڵێن چەند چیلۆیە لەبەرەوەی ئەڵان ڕاستی ئەوە لە کاتی لاقی داوێت ئەجا لە هەر دەعبایەشی بدا یاخود خوا بە ڕۆژێنەکە لە زەلامی بدا لۆ هەیە لاقی بشتێنیت لە دەعبای بدا لۆ هەیە بیگوژیت چکە زۆر بە قووەتە. ڕاستە. بەڵام شوێنەکەی بەڕێی تۆ یعنی بێ ڕوبەرەکەی چەند بێ بۆ بەخێوکردنی نەعامە گەر کەسێک بێوێت وەکو بەڕێزت ئاوا بێوێ نەعامە بەخێوکە پێویستە ڕوبەرەکەی چەند بێت چونکە پێویستە شوێنیان گەورە بێت. هەر برادێک هەر دۆستە کە بێوێ پرۆژەی نەعامەی بەخێوکاتیانەوە تێ چەند نەعامەچی بەخێوکە دەبی لایەنی کەم ئەو حەردەی لە دۆنمە کەمتر نەبیت لەبەرەوەی نەحامە هیوایەتێکی هەیە کە بەیانیان دەرت کرد لایەنی کەم ئاردەکەی پێویستی بە یەک دۆنمە بیتوانی غار بدات چکە لە جێگایەک ناژیدا غورفەچیکەی مەسەلەن 4 بە 6 بی ئەوەن دەبی بڵێ وەڵاهی بەخێوی کەم پێویستی بە ڕوبەرەشی زۆرە ئەلهام بەحقەت ئەو مەزرایە بوویتە پوش ئەگەرنا لە بەهاران و بڵێن هەتا ماوەک پێش ئێستامە هەردە دەرێمانەکردن لەوەی جای بخوا بە سروشتی خۆی. بەڵێ ئەیکە کازم ئێستا بۆ نمونە تەڵەبی زۆری لەسەرا چونکە پێم وابێ ئەڵە نرخیان زۆر گرانە ئەو کەسانەی کە دەبیانەوێت بیکڕن ئەبێ پارەیەکی زۆر بن بۆ ئەوەی کە گۆشتی نەعامە بخۆن. بەخۆی نەحامە بەڕاستی بەخێوکردنی تایبەتمەندی خۆی هەیە جیاوازتر لە جوانەگا و مەڕوو بزنوشتیوە کولفەی زۆرترە یعنی لە بەخێوکردن کولفەی زۆرترە. نەحامەشکە گرانترە گۆشتەکەی گرانتر نییە بە حقەتە من وەکو خۆم لێرانە ئەمە مشتریمان هەیە گۆشت چیلوی بە 20,000 ئەفرۆشین هینە ئەمە بەڵێ بەزیندە قەپانش چیلوی بە 10,000 ئەفرۆشین گۆشتەکەی ئەوەندە گران نییە بەڵام گۆشتەکەی زۆر ینی گۆشتێکی خۆشە دی چاوریشی تیان نیە باشتی نەعامە چاوری هەیە بەڵام چاوریەکەی جیاوازە ئەو چاوریەی کە هەیتی بۆ نمونە لە بن ئەو سینگەی لە بن ئەو زگەی چاورەکە خوای گەورە وای دروست کردیە ئەو چاوریەی دەرمانە پێم وا بە ڤیتامین دی و ئەی و بی تێدایە ئەوەی کە من زانیاریم لەسەری هەیە ڤیتامین بی و ئەی دی تێ لە هێلکەکەیە ئەژڵێن دکتۆر زۆر جار بە نەخۆشی ئەڵێت بڕۆ گۆشتی نەعامە بخۆ ئەمە تا چەند یعنی باشە کە دکتۆرەکان ئاوا خەڵک بە خەڵک بڵێن بڕۆن گۆشتی نەعامە بخۆن ئیسفادەکەی چییە بۆ ئەوان؟ بەخۆی گۆشتی نەعامە جیاواز لە گۆشتی کاوەر جوانەگا بزن چەند ڤیتامینێک هەیە لەو گۆشتی هەیە لەوەی نییە لە نەعامەی یعنی ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە سوکەریان هەیە نەخۆشی دیکەیان هەیە چەندی بخوا پێتێک ناچیت گۆشتی نەعامە ئەوە لە کوردستان بە حکمی وەی 1-2 ساڵە خەڵکی زانیاری هەیە خەڵک ئەلحانەکە وردە ئەوە شارەزایی ئەبی توەزانەی گۆشتەکەی تا چعدەک باشیان خراپە گۆشتەکەی زۆر باشە لەو کەسانەی کە نەخۆشە جگە لە ڕوونی نەحامە لۆی ئەنووسیاڵێ بڕۆ ڕوونی نەحامەی لە پشتی خۆت بدەیان لە فقراتی ڕۆنیشی هەیە ڕۆنی دەرمانە بەڵێ ئەی چۆن ئەو ڕۆنە یعنی بۆ نمونە کەسێک بێوێت پێویستی بە ڕۆنی نەعامە بێت چۆن دەستی بکەوێت یعنی بۆ نمونە ئەمە لێرانە لە ویدایەتەوە ئەو پرۆژەمان کە دەست پێ کردیا دامان نایە وەکو خێر کردیتمانە خێر ڕوونی نەعامە ئەمە وەکو پارە نایفرۆشین هەر کەسێک لە هەولێر لە دەهۆک لە هەر شوێنێک لەو کوردستانەی داوا بکە ئەو کەسەی کە نەخۆشە داوا بکە ئەمە بەبێ بەرامبەر ئەیدێتان لێیە کاکازم ئەو چاکەشتان لەگەڵاکە ئەڵێ هەر کەس پێویستی بە ڕۆنی نەعامە هەیە بێتە لای ئێمە بێ بەرامبەر ڕۆنی نەعامەی پێبەخشین ئەگەر نەخۆشیتان هەیە ئەوە سەردانی کاکازم کەن ئەو ڕۆنی نەعامەتانەیاتێ